شاری ڕانیە تێکشکا و دەرنرا جارێکی دیکە ڕژێمی مەعزویستی بگەڕێتەوە ناوچەکە بەڵام پۆلێک پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو شوێنەی کە ئێستا ئێمە تێیدا وەستاوین کە نزیک گوندی هیزۆپی پێ دەڵێن ئەوان بۆ خۆیان دەڵێن داستانی هیزۆپ کە ژمارەیان 15 پێشمەرگە بوو لێرە لەم شوێنە ڕوبەڕووی ڕژێمی بەعەز بوونەوە ڕێگریان کرد لەوەی جارێکی کە بەعەز بگەڕێتەوە بۆ ڕانیە و سنوورەکە داگیر بکاتەوە جا ئەوان هەموو ساڵێک لە 11 چوار لەم شوێنە یادی ئەو داستانە دەکەنەوە کە تێیدا ڕوبەڕووی ڕژێمی بەعەز بوونەتەوە و نانیشتۆ جارێک کە بەعەز بگەڕێتەوە ناوچەکە ژمارەیەک لەو پێشمەرگانە لێرەن من دەمەوێت لەگەڵ خۆیان قسە بکەم قوربان چۆن بوو ئەم ڕۆژە بە چ شێوەیەک بوو چەند کەس بوون ڕوبەڕووی بەعەز بوونەوە ئەگەر بە کورتی باسێکمان بۆ پێ دیارە ڕژێمی فاشستی بەغدا و کات هێرشێکی هینا بۆ سەر داگیرکردنی کوردستان کە ئازادمان کرد بە ساڵی 91 دیار بوو لە کۆڕێ شەڕەشی قورس بوو پاشانەکە هێزی ڕژێم هات بۆ ئەو ناوچەیە هیزۆپ کە ئێرەش داگیر بکاتەوە دیارە سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان بڕیاریدا ئەو کۆمەڵە پێشمەرگەی بە فەرماندەی شەید محەممەد بیکێسی ئەمەی نرد بۆ ئێرە شەوەکەی بەرە بەیانەکەی ڕژێمی بەعەز هجومی دەست پێ کرد کە هجومی دەست پێ کرد و بەیانەکەی ئێمەش لیان بەخۆ کەوتین و بەرگریەکی بێوینەمان کرد بەرامبەر بەو هێزە گەورەی کە ئەمە هێزێکی 15 کەسی بووین توانیمان ئەو هێرشانە ڕابگرین و نێلین یەک بست بێنە پێش دەست خۆش بێ کاک نەجات هەموو ساڵێک لێرە یادی ئەمە دەکەنەوە دەتانەوێت پام بگەن ئەگەر قسە بۆ کامێرەکە بکەی سوپاس دەکەم زۆر سوپاس سەرەتا بەخێر بێن دیارە ئێمە لە 24 ساڵ بەر لە ئێستا لە 11 ساڵی 91 لەگە 15 پێشمەرگە هاتی نێرانە ئەوێ ڕۆژەیە میلەتی کورد لەبەر دەم ئیبادەی قەومیدا بوو ئەو ڕۆژەی هیچ ئومێدەک نەمابوو هەموو شارەکان کۆڕەوی ملوێنی دەستی پێکرد بوو بەڵام ئێمە ئەو 15 پێشمەرگەیە هاتین ئەلێرە ئومێدمان بەگەلەکەی خۆمان بەخشی بەرەو پیری مەرگ هاتین ئەلێرە چۆکمان دادا بووینە قەلغان بۆ دوژبن شکانمان لێ نەگەڕاین شەڕگەی شەقڵاوە و هیران و منتیقەی ڕانیە و پشت دەرکەویتە دەستی ڕژەم هەر ئەوێ ڕۆژێش بوو بەڕاستی شەڕەکی زۆر قوڕس لە چیای ئەزمەر هەبوو لە پشتی سلێمانی لە شەقڵاوە لە دەربەندی کۆڕێ هەبوو یعنی هیچ کەس پشتیوانی لە میلەتی کورد نەئەکرد جگە لە خوا و شاخەکان نەبی بەڕاستی ئەو ڕۆژەی کەمە لێرە بەیانیەکەی هاتین شەڕدەستی پێکرد و ئومێدەکی زۆر جوان لۆ میلەتەکەمان گەڕاوە لە ڕێگەی ئیزگەی دەنجیگەلی کوردستان باس کراکە ڕژێم لە هیزۆپ و لە ئەزمەر و لە منتیقەی شەقڵاوە و لەوانە شکایە ئەوە مژدەیەکی زۆر دڵخۆشکەر بوو خەڵکیش بەڕاستی ئەو کاتە ئومێدەکی لۆ گەڕاوە هەم نەتەوە یەکگرتوەکانیش لەو ساوە بەڕاستی هاتنە سەرخەت بە تایبەتی لە ڕێی فەڕەنساوە تواندرا هودنە دروست بوو لە بینی ئێمە و عێراق و لە بینی ئێمە و ڕژێم و ئەوانە دژەفڕین دروست بوو تۆزەی خەڵک گەڕاوە ئێمە ماینەوە 17 ڕۆژ لەسەر ئەو سیلسیلەتیانە ئەلێرانە ماینەوە لەگەر ئەو 15 پێشمەرگە ئەو 15 پێشمەرگەیەش بەڕاستی 5مان لێ شەهید بووە دەمان ماینە لە ژیاندا ئەوانیش بەڕاستی ئێستاش هەر بە هەمان ڕۆحیەتی سەردەمینەوە تویەک و هەم لۆ میلەتەکەیان هەم لۆ حیزبەکەیان هەم لۆ خۆیان و لۆ عائیلەکەشیان بەڕاستی ئەوانە ئیدامە بە بوونیان بە ئێچێتی نیشتیمانی کوردستانەوەدا سۆمە دیاران پێشمەرگانە کاتی خۆی لەم شوێنە وەکو باسم کرد ڕوبەڕووی ڕژێمی بەعەز بوونەتەوە ئەوان لەبەر ئەوەی با بڵین 15 کەس بوون 5 کەسیان شەهید بوون 10 کەس ماون ئەم 10 کەسە هەموو ساڵێک بە یادی ئەم ڕۆژە دێن لێرە یادی ئەو داستانە دەکەنەوە کە ڕوبەڕووی ڕژێمی بەعەز بوونەتەوە نیانێشتە سنوورەکە جاری کە داگیر بکرێت